سڵاتان لێ بێ بەڕێزان. پلەکانی گەرما تا ڕادەیەکی زۆر دابەزیون لە زۆربەی شوێنەکان پلەی گەرما لە خوار سفرەوەیە، بەڵام لەم کات و ساتەیە کە بەفروبارانێکی زۆر باریوە پلەی گەرما دابەزیوە. ئێستا قەیرانێکی دیکە بۆ هاوڵاتیان زیاد بۆ کە ئەویش قەیرانی غازە. زۆربەی هاوڵاتیان ئێستا دەبێت بۆ ئەوی غازیان دەست بکەوێ بچن لە بەنزیخانەکان بتڵی غازەکانیان بەرن و لەوێ بە نرخێکی زۆر زیاتر پڕی بکەن، لە هەندێک شوێن 12,000 هەندێک شوێن 14,000. من دەمەوێم جارە لەگەڵ هاوڵاتیان لەسەر ئەم قەیرانە تازەی غاز و قەیرانی سوتەمەنی بەگشتی قسە بکەم بزانم لەسەر ئەم بابەتە چین پێڵێن. ئێوەش لەگەڵمان بن و بینێری بەرنامەکە بنفەر. ئێستا غازی ماڵان بەتڵەکەتان چۆنە گۆڕنەوە؟ وەڵام ئەگەر واستێ بکەیت تەلەفۆن بۆ سەلامێکن بە واسە بۆمان بێنێکی ناخواستکوای پلانی هەیە لە گومرگا لە زەریبە لە قانونە لە مەرزەکانە زیادکردین باز تەنها لەوەیە حکومەت زۆر بەخۆتە زۆر بەهێزە لەنا لە پلانی بۆ خەڵکیش بەهێز نییە هیچ شتێک نییە. یعنی ئەزمێکیان دروست کردوە لەم وڵاتە خۆزگە هەر وڵاتە هەر قەترێنەوە تیتیانە بووە. بەساڵم پێێت ئەڵەن حکومەتەکە فاشلە حکومەتە فاشل نەبێ ئاوا ناگات لە میلەتەکەی. من ماڵە زانم ێستا لیترە نەوت لە ماڵەکان نییە، یەک لیتن لەوت نە ماڵەکان نییە. نرخی سوتەمەنی نەوت غاز ئەمە تا چەند بارگرانی بۆ وڵاتی دروستە؟ ڕۆژیان پێشەشی بەخێراتتان دەکەین بە کەناڵە وەرزەکەتان. وڵی ئەمە بەڕاستی چۆن وڵی هەر بەڕێکردنە ئەمە بەڕاستی دۆخێکە هاوڵاتیان تێکەوتون لە قەیرانی غاز و لە قەیرانی بنزین و لە هەموو قەیرانەکان. یعنی حکومەت بازێکی و باز و غەرامشی زۆری خستۆ لەسەر هاوڵاتیان. هەنی بەداخەوە دێڵم ڕۆژ بە ڕۆژ هەرکی هاوڵاتیان قورسرە بێ. یعنی من ناچاری نەبێ باشەوە من سارم هەیە ئەی خەڵک چی زۆر هەیە نەک سیارە هەر لە خانووکردایە. یعنی بەڕاستی مە گرفتە بەسەر هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی گرفت بۆ هاوڵاتی قورس ناکە بەم شێوازە لەم وەرزەیە لەم حاڵەتە تنگانەیە ئاوا نرخی سوتەمەنی والیان بەتەشید ینی ئەم دۆخی کە ئێستا هاوڵاتیانی تێکەوتووە یعنی ئەوە نییە بڵین ومێدێکت هەبێ بۆ داهاتوو کە بڵین باش ببێ. هاوڵاتیان لە دۆخێکی ئەو پەڕی دژواردان یعنی معقول نییە لەناو وڵاتی نەوتێکە حوتەمین دەوڵەمەندی غازە لە هەموو جیهاندا. قەیرانی غازە ئێستا قەیرانی غازە ینی معقول نیە حوتەمین دەوڵەت بی لە هەموو جیهاندا ئەوەش قەیرانی غاز بێ. ئەمە پێشتر پلانیان نییە بۆی لەم حاڵەتانە ڕوبەڕووی ئەم با بڵین کێشانە بنەوە سوتەمەنی چارەسەرکەن یاخود نەخێت بێ پلانیەوە ئاکات ئێستا هیچیان بەسەری. وڵی ئێستان بۆ خۆمەش بە حاڵی خۆمەک مامۆسایەک ئەگەر پلانم نەبێ ناتوانم بسمە ناو پۆلەکەەوە دەرز بڵێمەوە. بەداخۆ دەیڵم بێمەمانان ئەڵێن پلان دروستکە بەڵام حکومەت بۆ خۆی بێ پلانە ئەگەر پلانی هەبوو باە وەگە بڵم ئەگە پلانیشی هەبێ ناتوانە بەو دۆخی ئاڕات ینی بەتاواتی وەسەری ئازاڵ بێت چونکە بۆ لەبەرو هێندە دزی و گەندەڵی تیا ئەکرێت لەم دۆخی لە هەموو دۆخەکانی ڕابردوودا بەڕاستی بێپلانی یان پلاندانان ئەوان ئەو بۆ شێوەی خۆیان دەڕۆن. غاز بەچەنە وڵای ئێستا بە ئەگەر پڕیکەیت لاانە بێت 14,000 بکەوێ بەڵام نیوە چۆ بۆ 4 سەرتا 6.5 بوو ئێستا بۆ 4 بەس تەنها دایانەوەی بەڕاستی خەڵک ڕابێت دۆک چۆن بنزینیان کرد بە 690 دێستا خەڵکیان والێ کردو بە سەرش مەمنون بیش یانی شکر بی بەو شێوەیەش دایانەبێ ئەم قۆناغش بەو خەڵکێدا بەڕاستی والێ بکەن کە خەڵک ڕابێ بەس بەو دۆخە یعنی بەڕاستی دۆخێکە ئەو پەڕی دژوارە ئەو پەڕی خەڵک ینی ئاوات بە سەردەمی نەوەتەکان دەخوازێ. باشی مامۆستا باشی قوربان هاتووی غاز تێ بکەی بۆ ئارەوەڵا باشە ئەلم کاتی سەرما و سۆڵەیە پلەی گەرمی زۆر دابەزیوە بەفر و باران زۆر باریوە ئەم قەیرانە چی بوو زیاد بوو بۆ هاوڵات؟ وەڵڵاهی ئەوە بنازان بەدەست خۆیانە من پیاوێکەیە هەموو جارێک خازم وێنێ مشتری دایمە ینی هێنێت بڵین لە ئەوی وەرەگرم پێم و دوتم کاکە بۆ ئێستا غاز نییە وتی وڵای کاکە تەنکەرەکانمان لە ڕێی مووسڵ گیراوە ئێستا کاگەکان هەرداخست وە حەشت گرتوێتی ئەو نەیتوانین غازەکە وەڵاهی ئەوە 15 ڕۆژە پێ ئەڵێم بۆ دوو بتڵ غاز نایهێنێ بۆیە ناچارم بێم لێرە لە بەنزیخانەکە تێک. ئەمە ئێوە ئەم ئۆتۆمبیلەتان پێ ئێوانی ئۆتۆمبیلیان پێ نییە چۆن بتڵەکانیان بگەینە بەنزیخان؟ وەڵی ترەوە بڵێن ئەبێ هەر چۆنێ بێ یا بە تەکسی بێنە فەقیری لەوانەیە بتڵێ غاز 20,000 لەسەری. ئێستا ئەمە تەمەن گرانتر لە ئەوەی با بڵین
ئەوانەی کە دێن بۆ ماڵ ئەو لێ بە هەشت و نیوە لێرە بە 10,000 لەوانەیە پڕیکەن یانزە ناشاری چی بکەی مەجبوری بیکڕی ئەمە قورس نییە بۆ سەرشانی هاوڵاتی لەو لاوە نەوت نییە سوتەمەنی نیە لەم سەرماوسۆڵەیەشە بە ئەمە شوێن هەموو شتێکان ڕاکەی بانزین گرانە گەرنجا چی گرانیە گازینەکەش لەلایەکەوە بۆستە هێوش نرخەکەی سیعری سابت بوو تەواوی ترەوە بێ ڕابی لەسەرەوە تازە بێ لەم وڵاتەی ما بێ خۆت ڕابێنی لەسەرم شتانە کە باسەکرێ کوردستانی خۆمان حوتەمین وڵاتە لە یەدەگی غازە ئەی بنیە بە وڵاتێک ئەو هەموو غازەی بوێ ئێستا خەڵک بەدەست بەتڵە غازەکەی گیری زانی چیە لەم وڵاتەی ئێمە ئەگەر یەک دەسەڵات هەبوایە ئەم جۆرەشتانە منافەسەی گرانی و شتکڕین و پەلاماردانە دروست نەبوو لەبەرەوەی فرەحیزبیە شار بۆ شارە هەر لە شارێکە دەسەڵاتێک حکومەکات منافەسەکەن لە پارە خواردن لە دزینی شت لە هەڵپەکردن ئەم کۆمپانیایە کۆمپانیاکان وایان لێ کردووە بیستمە منافەسە هەیە لە نێوان کۆمپانیەکانە لە شوێنی دیکە بۆ ئەوەی نرخ دابەزێن ئەمە منافەسەیە بۆی بەرزی بکەن وراخر کەس نییە لێ پرسێتەوە تەقیمکردن نییە بۆشت لێپرسینەوە نییە ئەگەر یەکێک بێنی لێپرسینەوەی بۆ بکەیت بیدەی بە دادگا بە چاوی خەڵکەوە محکەمەیەکی بکەیت سزایەکی چاکی بێت کەسەمە ناکات کەسمان نەبینی بەو شێوازینەوە نییە ئەو پەڕی چییە خۆی بخۆ لە ئیشەکە دوورتەکانەوە ئەرە هەموو سزایەکەوەی ئەو بەرمیلە نەوتەی وعدیاندا کە بدەن لە دەرگای هەمووواڵێک و بیدەن چی بەسەر پورە من لە 2016 یەکجار نەوتم وەرگرت لە مەڵبەندی دەی سلێمانیەوە بگیر 2026 ساڵە یەک بەرمیلە یەک بەرمیل نەوتم وەرگرتووە 22 21 21 22 ئەوە فڕەم ماوە کارتەکەشم کردووە 4 ساڵە وەشم تا ئێستا وەرنەکردووە مەڵبەندی دەم لە دەرگای هەموو ماڵێکە دەی بە 170,000 کڕیوە لە دەرگای هەموو ماڵوانەیە دەسەڵاتم هەبێ ینی بتوانم بیکڕم ئیمکانیاتم ئاتۆزێ باشتر بێ بەس خەڵکی هەیە ئەوەشی نییە موچەشی نییە بەچی توانێ بیکڕم بەدەبەژێک بەخوای تر خەڵکەکە داماوە چی بکە سەرەکەت نەفەوتێ بەڕێز سپاس مەمنون تۆ ئەویان بێرم نەمە تۆ ئەویان بێت بەتڵەکە دەگۆڕیتەوە ئەرە وەڵا سعری چۆنە ئێستا ئێستا ساری زۆر مناسب و باشە چەندە بە چەند بۆ پڕەکە 10,000 باشە پێشتر ئەوەی کە ئاهات لە ناوگەڕەکانە گەڕا لەو کاتە بە چەندتان ئێستا بۆ بە 8,000 حکومێکە ئەمەی ئێستا ئێستامە بە 10,000 ئەمە ئێستا بۆ هاوڵاتی جۆرەك بارگرانی نییە لەم سەرماوسۆڵەیە غاز ئەم سعرە بچێتە سەر وەڵاهی بە نیسبەتەوەی کە ئێستا دەسەکەی و هەیە زۆر باشە ئەگەر نەبێت چی بکەیت کە لە سەرماوسۆڵەکە هەیە بۆ هاوڵاتی باشتر زۆر شتێکی باشە ئەگەر نەبووایە هیچ قەیرانەکە گەورەترە بە تەشید وایە بەڵام ئێستامە شتێکی باشە و لەم کاتەیە کە ئێستا ئاو بەردەستە و دەستەکەوێ هەرچەند سعرەکەشی گرانە لە چاوخۆی بەڵام هەر باشترە بەگشتی دەبینین نرخی سوتەمەنی بەرزە بێتەوە ئەو بنزین بە ڕادێکی زۆر بەرز بووە نەوت بە هەمان شێوە ئێستا شوێ تقریبا 160 و 170 هەندێک شوێن غازیش بە هەمان شێوە ئەمە قورس نییە بۆ هاوڵاتی لە مۆرزی سەرماوسۆڵەیە بەم شێوازە نرخ لەسەری زیاد بە تەکیید قورسە بە دڵنیایی وایە بەڵام هیچ دەسەڵاتێکی هاوڵاتی هیچ دەسەڵاتی نییە لە ڕاستیا بڵێ بڵێ غاز لە ئێستا بە 10,000 زۆر زۆر گرانە بەس ئەمە خۆ ئێمە وڵاتێکین لە ڕووی سوتەمەنی و دەوڵەمەندی خاکەکەمان نەوتی زۆری تایە لە ڕووی غازی سروشتی و ینی حوتەمین وڵاتە بۆیە دەگی غازی سروشتی بۆ ئەم قەیرانانە تووشی هاوڵاتی بێ لە کاتێکشا وەرزی سەرماوسۆڵە ینی کاتێککە هاوڵاتی پێویستێتی ناکرێنێک بە دڵنیایی وایە بەڵام خۆ دەسەڵاتەکە لای هاوڵاتی نییە خۆ دەزانەی لە ئەم سیستەم لە هەموو عێراق وایە ینی لێرە کارەبانیە لە عێراق بە هەمان شێوێ لێرە غاز نییە بە هەمان شێوە لێوێش هەمان کێشیانەیە تەنها جیاوازیەکە بێ من هەستەکەم لە ڕووی بانزین و ئەوان لەوێ بانزینیان هەیە ئێمە لێرە نیمانە ئەگینا لە هەموو شتەکانە وەکو یەکوای لە شارەکانی عێراق حکوومەت هەند نەوتەدا بە وڵاتیان بەس لێرە ئەو بەرمیلێک نەوت و عەدیاندا ئێو منتیقەیە وەرتان نەوەڵی شتا وەرمان نەگرتەوە وتیان لە دەرگای هەموو ماڵێکە دەین و بەرمیلێک نەوتی پێ وڵی چاوەڕێن تەقەبەن لە دەرگاوی مەش بەرمی لە خاڵەکەیان بێنێ بۆمان پڕکەن تا ئێستا نهاتوو تا ئێستا نهاتەوە چاوەکەی خۆش سپاس مەمنون مامۆستا سەلام عەلەیک سلام مامۆستا بەخێر بێ براکەم هاتووی بۆ غاستێکردن وڵا غاستی یەکەم سارەکەمی تێیەکەم نرخی غاز چۆنە ئێستا وڵی نرخی غاز گرانە بەڵام لەبەرەوەی لە بنزینەکە تۆ زەزاترە لەبەرەوە تیەکەی ئەگینیا گرانە
لەم وەرزی سەرماوسۆڵای ئێستا بینین غاز بەرز بۆتەوە هاوڵاتیان بۆ بتڵەکانیشان پەنا بۆ مەنزیخانەکانێن ئەمە تا چەند بارگرانی بۆ هاوڵاتی دروستەکە بارگرانی سارێنی بە چۆن هێنێ بارگرانی نییە کەسێک سارێنی بێت دەوێت تەکسی بەکرێ بگرێ و بێ لێر جا بڵێن بەتڵێک بە 8500 پێڕکرێتەوە لە معمەلێ کارگەی بەڵام لێرە 13500 پڕکرێتەوە بچوالی دەکەی تێکە باش ئەمە تا چەند قورسە بۆ هاوڵاتی لەم وەرزی سەرماوسۆڵەیە بەم شێواز نرخی سوتەمەنی بنزین نەوت گاز بە تایبەتی ئێستا کە پلەی گەرمی زۆر نازانم بڵێنەوە باسی چیتان بۆ بکەین چۆن بارگرانی لە هەموو شێ بارگرانیە نەگلەوە بەڵام خەڵک بیلۆ ناگاتەوە حکوومەت هەیە نییە خەڵک بیلۆکاتەوە بەس خۆی چۆن بژیت هیچ یاسایەکتر نیە هیچ ئەم قەیرانانە بینین ئێستا لە وەرزی سەرماوسۆڵەیە دروستە ینی هاوڵاتی ناتوانێت نەیکڕێ ینی گیانێکەوەتە مەترسیەوە بۆ ئایا پێ دوایە بە مەبەست ئەم قەیرانانە لەم کاتانە دروستەکەن یا خود نەخێر بێپلانی بە مەبەست نییە بێپلانی هیچ پلانێک نییە هیچ پلانێک نییە گە وڵات بەڕێوە بێت پلان تەنها لە حکوومەت هەیە بڵێن پلانی هەیە لە گومرگا لە زەریبە لە قانونە لە مەرزەکانە زیادکردین باز تەنها لەوەیە حکوومەت زۆر بەخواتەوە زۆر بەهێزە لەنا لە پلانی بۆ خەڵکیش بەهێز نییە هیچ شتێک نییە ئێستا غازی ماڵان بەتڵەکەتان چۆنە گۆڕنەوە وەڵام ئەگەر واسێ بکەیت تەلەفۆن بۆ زەلامێکن بە واسە بۆمان بێنێکی نەخاستکوای نییە غاز باسانی دەست ناوەڵان نییە منەوەتە پیکنێک یەکەم پێی سارەکەم غازی تیا غاز نێتیکەمە ئەمانەش ناتوان تێکەنەوە لە بەرەوەی سەرەکەی بچووکە لەم وەرزی سەرماوسۆڵایە پلەی گەرمی زۆر دابەزی و ئەم قەیرانی سوتەمەنیە بارگرانی نییە بۆ هاوڵاتی ئەویشی بێتە سەر خۆی لە سانەوەی خەتای هاوڵاتیە بۆچی هاوڵات خەتای حکوومەت نییە بۆچی خەتای هاوڵات ئەگەر من نێم سەجادەوە ئەگەر من شتەکە نەکڕم کەسیش نەیکڕێ بۆ خۆی شتەکە مەجبورە دای بەزێنێتەوە بەڵام من ئەچم زیاتری پێم و لەبەری بەردەسم کرد بەڵام ئێستا وەرزی سەرماوسۆڵەیە هاوڵاتی ئەگەر نەیکڕێ ژیانێکەوێتە منداڵەکان وەرزی گەرما بێ وەرزی سستان بێ وەرزی پاییز بێ وەرزی بەهار بێ بەساقم تۆ هەشتێک بێت تەماتە بێ خیار بێ بانزین بێ گاز بێ ڕۆن بێ بەرد بێ دار بێ چیمەتۆ بێ لم بێ شیش بێ عنی تۆ نەچی نەیکڕی کابرا مەجبورە چی لێکە ئەو شتە خەسارە بێ بێ سەرفیکا مەجبورە بیفرۆشێ بەڵام خەتای هاوڵاتیە خەتای خەڵک حکوومەت نییە بەڵام ئێستا ئێمە زانی وڵاتی خۆمان وڵاتێکە دەوڵەمەندە لە ڕووی سوتەمەنیەوە ئایب نییە بە وڵاتێکی وەکو ئێمە ئەو هەمە سوتەمەنیە هەیە ئێستام قەیرانانەی تووشە بێت وڵاتی ئێمە نییە وڵات بۆ ئەوروپاتی هاوڵاتی نییە ناوی وڵاتی نییە کوڕی خوای زانێ وڵاتێکی خوای زانەی لە خوای زانێ چۆن نەژین و چۆن ناژین بەندێگەیەڵێ ئاشی نەزان خوای گێڕێ پێت وایە ئەوە بۆم حکوومەت ئەو پەندە زوو پێشینان کەوتێتی و ڕەحمە لەو کەسیر کەوتێتی ئەیسا هاوڵاتی چی بکە بۆی مناڵەکەی گەرم کاتەوە لەم وەرزی سەرماوسۆڵەیە ئەم ساڵیش کە بەفرێکی زۆر باری و سەرماوسۆڵەوە دا لە دوعا لە خوای گەورەکە خوا ڕەحمی پێ بکای چیکە هیچ دەسەڵاتێکی کە نییە ئیلا ڕەحمی سۆزی خوای گەورەیەگینا یەک شتیکە نییە من ماڵە زانم ێستا لیترە نەوت لە ماڵەکان نییە یەک لیتر لەوت نە ماڵەکان نییە 250 لە گیرفانان نیە و کرێ چیشە چی لێەکەی ئەمەشی بێتە سەرەوە غازەکەی گۆرە واز لە خاس بێنە وتیان بەرمیلێک نەوتە دەین بە هاوڵاتیانەوە چی بەسەر کامە ئەوەی کەوتیان تەقە لە هەموو 4 ساڵە وەرم نەگرتو ماڵبان دی دووش وەزیر دیوتی دیام تەقە لە هەموو ماڵێکە دەم و بەرمیلێ نەوتی خۆی پێدە وەڵی نازانم مەگەرم وەزیرە تازە بێ شتانەوە بتڵێکی ئاوا چەند لیتری وڵی خۆی 6 لیتر بۆ 27 لیترەگرێ ئەو کاتە بۆ بتڵێک هاوڵاتیە بێ چەندێک بدا بۆی پڕی بکە 16,000 16,000 بۆ یەک بن بۆ یەک بتڵێکی تەواو بەڵام ئێمە لێرە خۆمان حەدێکمان دیاری کردو 10,000 بۆ بتڵێک 7 لیتر و ڕوعێکەکە ئێوە لەم شوێنانە هەموو جۆرە هاوڵاتێک دێتە بەردەستان هاوڵاتی هەیە ئەمەی پێ نەدرێ ئەم پارەی پێ زۆر بێ وڵی خۆی زۆرە سێرەکە بەڵام خەڵکە ناچار بوو دەستی ناکەوێت ناچارە بێت لێرە تێکە ئەوە بخە سەر بتڵەکەی ترافۆ ئێستا ئەمە بای 16,000 16,000 گرتووە 2 لیتر و نیو هۆکاری چییە؟ هۆکار چیە لە شوێنەکانی ترەوانەی کە لە گەڕەکانە گەڕان
بتڵی غاز نەماوە بۆ چێگەڕێت خوا هۆکارەکەی نازم ئەو لای خۆیان ئێستا غازی ماڵان بتڵەکەتان چۆنە گۆڕنەوە وەڵام مەگەر واسێ بکەیت تەلەفۆن بۆ زەلامێکن بە واسە بۆمان بێنێکی ناخاس کوای پلانی هەیە لە گومرگا لە زەریبە لە قانونە لە مەرزەکانە بۆ زیادکردنی باز تەنها لەوەیە حکومت زۆر بەخواتە زۆر بەهێزە لەنا لە پلانی بۆ خەڵکیش بەهێز نییە هیچ شتێک نییە یعنی ئەزمێکیان دروست کرد لەم وڵاتە خۆزگەها وڵاتە هەر قەترێنەوە تیتیانە بووە بەساغەوم بێت ئەڵە حکومەتەکە فاشلە حکومەتە فاشل نەبێ ئاوا ناگات لە میلەتەکەی من ماڵە زانم ێستا لیترە نەوت لە ماڵەکان نییە یەک لیتن لەوت نە ماڵەکان نییە دە ڕۆژە تەلەفۆنەکەم بۆ غازەکەی کە ڕۆژان گوم غازی بۆ نێنەوە ئەمڕۆ بن هەر ئەڵێ نییە غاز ئەڵێ نییە چاوەڕوانکە لە ماڵە دە ڕۆژی ڕێکەمە تەلەفۆنی بۆ نییە ئەڵێ نییە مشتری تایبەتی خۆشتانە بەڵام پێشتر هەر تەلەفۆنم بۆ کرد خۆی هاتووە بڵەکەی گۆڕی و ڕۆژەوە دە ڕۆژە تەلەفۆنی بۆکەم وەڵامەوە بتەڵە بەتاڵە ناتوو داس بۆم گۆڕ مەجبورم ڕۆ خۆم هاتم بۆ بەنزیخانە پڕیکرد بەڵام ئەگەر بۆ منە هاوڵاتیەک سیارەی نەبێ ئەو کاتە دەبێت کرێی دوو تەکسیش بدە بەڵێ بە دڵنیایە بکرێ تەکسی بە بەلانی کەمەوە 5-6 بە تەکسی و 10 بە وتڵقا 15-16 لەسەر زۆر زۆرە بەتاکی دوایە ئێمە جگە لە غاز نەوت و بەنزینشمانێ ئەوش نرخەکەی زۆر بەرز بۆتەوە لەم سەرماوسۆڵەیە ئەم حاڵەتە بۆ هاوڵاتی تا چەند کێشە و گرفتی بۆ من دە ڕۆژەمە پێش بەرمیلێ نەوتم کڕێەوە بە 160,000 نەوتەکە بۆ نیە شەو دوێنە شەو تا بەیانی پەنجەرێکمان کرێتەوە لە بەروی نەوتەکە زۆر عادیەوە کوالەتی زۆر نزمە دوێنێ هەم دیسان 60 پێداوە کوالەتیشی کوالەتی زۆرەوە دوێنێ هەمسان تەلەفۆنم بۆ کردێتەوە بۆ کابرا هاتۆ نەوتەکەی بۆ گۆڕیوم بەرمیلێکی تری بۆ ڕۆ کردومەوە هەموو زۆپاکان پڵیتەی بگۆڕە پاکی کەرەوە شتی کەرەوە هەم مەسرەبێکی زۆر بکە تا بۆی بۆنی نەوتەکە نەمێنێ بەڵام خۆ پێشتر وعدیاندا وتیان لە دەرگای هەموو ماڵێکە دەین و بەرمیلێک نەوتی پێدەن ئەوە چی بەسەر هاوەرتان کردێەوە بەداخەوە شتیوانی لەم وعد لە وڵاتەکە هەیە ئەگەر ئینسان تۆ ئێستاگەر شتێک پێ نەکری وعد دەدەی بە کەسێک بووی پێوان ئەگەر پیان ناکری بۆچی وعد ئیجا ئەزمنی ئەم وڵاتە هەروواوەتر هەوا عاددرێ و کارەبا کراوە بە جۆزەی زیرەک ئەبێ لە سعات دوو شەواستی کارەباتەوە تا تۆزە بۆی لە گەرمەی خۆ بشوێ کارەبا نیە ئەمە شەڕوە عدرا بکرێ بە جۆزەی زیرەک بۆی کارەبا 24 ساعتە بێ عەلەقەت 15 ساعتە بێ ئەم وەرزەکەیشی وەرزی سەرماسۆڵەیە پلەی ینی گەرمی زۆر دابەزیوە ئەم قەیرانانە لەناو ئەم وەرزی سەرماوسۆڵەیە قەیرانی غازەیە قەیرانی نەوتەیە قەیرانی بەنزین هەیە ئەمانە کێشە و گرفتێکی زۆر بۆ هاوڵاتی دروست ناکەن هاوڵاتی مەجبورە ینی چی بکگەر غازەکە نەکرێ نەوتەکە نەکرێ ڕەخەباتەوە ناتوانانی بژی غەبێ مەجبوری ئەبێ لە شتی تر بگریتەوە بی بە غاز و بە نەوتەکەی ناخۆ بێ غاز و نەوتەکە ناتوانانی بژی سەردانی بازرخانەکانت کردی نەوەڵا بەزە و کوڕێک هەیە کە بڵین بۆمانێ نەمامیلمانە ئەم بەیانێ بۆی هاوردین هەشتونی لێ وەرگرتم بەڵێ لایەوە وەزەکە بەڵێ لایەوە وەکو نەوت بڕیاریاندا کە بەرمیلێ نەوت بدەنە هەموو هاوڵاتێک چەند ساڵە ئاڵێ یان ئەم ساڵ بۆ مەرجستانە بەرمیلێک نەوتە دەین هەموو ماڵ وتیان بەڵام ئێستێمە وەرمان نەگرتووە ئەچین بەدەبەی کڕی هیچ وەرتان نەگرت نەوەڵا لێرە بەدەبەی کرد ئەرەوەڵا دەبەی بە چەند نەکرێت وەڵایم بە لیتر کڕیم لیتری بە 800 دینار 1 لیتر نەوت باشە بەڵێ باشە ئەم سوتەمەنیە ئەم نرخانە گران نییە بۆ سەرشانی هاو گران نییە هەموو شتێکیان گران کردووە یەکێ لەوانە کارەبای مۆلیدەیە یعنی ئەسە مۆلدەکانی فێر بوون ڕێژێکی زۆر کارەبا هەڵ ئەکەن مانگانە کرێ من 51,000 دینار ماوە مانگی پێشوو ئێمن کارەبان بۆچیە بە ڕۆژ کەوەکو کارەبای ڕیسی نیە کارەبای مۆلدەم بۆچی ئەوە نەزۆر بێ یاخود سوتەمەنی لەکوێ خەڵک لەکوێ پێکرێم نەوت کڕێ غاز بکڕێ کارەبای مۆلیدە بازینیش لەولاوە بۆستێ بازینەکە لەولاوە بۆستێ یعنی ئەزمێکیان دروست کرد لەم وڵاتە خۆزگەها وڵاتە هەر قەترێنەوە تیتیانە بووە ئەم هەمووە سوتەمەنی هەیە لە وڵاتی خۆمانە ئێستا عیب نییە وڵاتێکی وەکو ئەمە گیری خوارد بتڵە غاز زۆر عیبە یعنی قەتەر ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت
ئەفرۆشێ یەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتەکانی جیهان بەڵام ئێمە زیاد لە ملیۆنە بەرمیلیش ئەفرۆشی هەر بەقەی قەتەرە بین ئەوە وەزعێ و میلەتەیە یعنی معقولە کە ئێمە ئەمان و عەرەبی پێپەتی و ئەمانە نازان حکمکەن و ئەوە تا بزانە چی حکمێکەن لە وڵاتەیە وڵاتیان چی لە خۆمان ناوەتەخوازە بە حکمیەوە هزار جار ئێقەی ناکە بۆچی یعنی قەیسی خۆوانیش سەرکردەکانیان ئای خۆن ئەو تا خەریکی نادیکڕین لە وڵاتە کانی دنیاە خەریکی پرۆژەن و ئەم هەموو داهاتیان هەیە وڵاتەکەی خۆشیان کردووە بە هەشتێکە خەڵک ڕووی تێەکە ئێمە ئەومان لێ کردووە بەس بێگانە لێران مافی هەیە و حەقی هەیە و هەموو شتێکی بۆ دابین ئەکرێ بەڵام وەکو خەڵکەکە ئەمە کەی وەزعە سعاتێکە بێت سەرمان گرت یەک ساعتە سەرت باشە بە چەند بۆتان پڕەکەن بەتڵاکری 575 تقریبا ئیتر بای 15,000 گرێ هەرەوەنێ بەتڵاکە ئەی 15,000 گرێ فولیکە لە گەڕەکان بە چەندتان گۆڕ جاران 6 و 7 و تا 8 و نیش من پڕم کردو بەس ێستا ئەڵێن 15,000 بەتڵی پڕەکەی لە سەر و 10,000 ئەرەوەڵا لە سەر و 10,000 ئەلم وەرزی سەرما و سۆڵەیە ئەم قەیرانی غازە بارگرانی نییە بۆ سراوڵا وەرە بەرەوەڵا بارگرانی خۆرە مەژنیە کاکە نەوتیشە نەوتەکەشیان بۆ گران کردو نەوتەکە وتیان لە دەرگای هەموو ماڵێکە دەین و بەرمیلێ نەوتی پێ وەڵی من تا سەوەرم نەگرتووە پێرێ بۆ بزانم بەرمیلێکم کڕیە بە 140,000 لە دەرگاکەیان نەدان بەرمیلەکەتان ناوەڵات چوون بۆ بەنسیخانە تێم کردووە بەرمیلێ بە 140,000 یەک بەرمیل نەوت بەڵێ یەک بەرمیل نەو 140,000 پێەوە بەرمیل نەوتە بە شێم زستانە کات یا وەرەنەوەڵا ئەو پەڕی خۆی بگرێت مانجێک هەر ئەوەنە جایمە خێزانێکی تۆزە گەورین بەش زۆرە سووتێنە وەڵا ئەم هەموو قەیرانە ئێستا لە وڵاتی خۆمان وڵاتێکە لە ڕووی سوتەمەنی و دەوڵەمەندە ئەی بە نییە بە وڵاتێکی وەکو ئێمە خەیرانی غازی بێبانزینی بێ نەوتی ترێبێ لە بەرپرسەکان برچین لە چه برسین هەمووی هەڵیەگرێ بۆ خۆی و کەس بە کەسە لە وڵاتەیە ئەوە تا غازە یا بە 15,000 کەس بۆی نیە قسەکە قەیرانە ڕێک لە ناوەڕاستی زستانی شاد دروست وڵا ڕێک لە ناوەڕاستی زستانە و خەڵک مەجبورە بیکڕێ مەجبوریشیت یعنی هیچ شینێکی تیان نییە پێداویستی ترەبێ بیکڕیت پێداویستی سەرێکی ماڵە ئەوە نەبێت نەخواردن نەبێ و نە هیچ شتێکە 12,000 پێشتر لە بەچەند هەشتونی ئێستا چەند هزار چۆتە سەری ئای تقریبان 4,000 4,000 تور لەسەر ئەمە زۆر نییە ینی بۆ تۆ کە وەکو هاوڵاتی بێ 4,000 زیادە نەک بۆ من بۆ هەموو هاوڵاتی زۆر چەند بەتڵ ئەگۆڕیتەوە ئێستا سێ بتڵە گۆڕمی سێ ئایلێ ینی 4,000 تق 12,000 ینی بتڵێک و نیوەگە ئەگەر حسابیگە 12,000 زیادە بێ بدەیت باڵێ لە کۆڵانەکان بە هەشتونی ئەوی گۆڕن لێرە بە 12,000 مەقولایەتیانی باش ئەی نەوت نەوتەکە بە 160,000 ئێمە کڕیمانە بەرمیلی بەرمیلێ نەو بە 160,000 ئەو بەرمیل نەوتە بەشی زستانەکە کات ناوەڵا بەش ناگات سێ بەرمیلمان کڕیەوە بەشی بۆم زستانەکەی ساردە خەڵک ئیدارە ناگە لە بەرهیدارە کارەبار نییە تا بڵێن بە ئیتەر و ئیتەر خۆمان گەرماکەینەوە ئەمە ئەرکی سەرشانی هاوڵاتی قورس ناکە ئەم هەموو بنزین بەو شێوازە گران بێ نەوت گران بێ غاز گران بێ چۆن قورسی ناگە هاوڵاتی و ئایا 250 پێ نییە ئێستا بێتە سەری خاز 12,000 بەغا چۆن قورس نابێ تا چاوە لە من مەکە چاو لە برادێکی مەگە هیوایە ماڵ ئاگر نییە لە ماڵەکەیە خەڵک خێری پێەکە زۆر کەسیش هەیە سیارەی پێ نەبێ بە تەکسی بێت بیگۆڕێت دەویست ئەم سەر و سەر کرێ 3,000 بۆ ئەم سەراسە 3,000 حسابی 6,000 ئاین چەند 18,000 خۆ بێ حسابکەی حکومەتەکەمان هیچ و فش وڵاتی ئێمە لە ڕووی سوتەمەنی و دەوڵەمەندە ئێستا بوو ئاوا ئەم قەیرانانە دروست بوو وڵا بەدەست حکومەتەکەیە من حکومەت نیم و تۆ حکومەت نیت و هەکە لە پۆسە ئەوای لێ بکو باسەکرێ یەکێک لە وڵاتانی کە زۆر دەوڵەمەندە بە غازی سروشتی وڵاتی خۆمان بەس سەیرەکەین کێشەی بزڵی غازمانێ آخر بەساغەوە پێت ئەڵێن حکومەتەکە فاشلە حکومەتە فاشل نەبێ ئاوا ناگات لە میلەتەکەی والله أول جار بو تقريبا 20 روز لايمنية من خلق بحث كرن إنه ليكا زي هاي هاتم هو أول روز ئەمە گران نییە لەسەر ئێوە بەم شێوازە نرخی قیمەتەکان بەرز بکەوت والله إيه مجبور به إكي بقاوري جرام بي ولا كيم بي ولا بسعري حكمت بي أنا ظالم گرانە ئێستا يعني بچند بي 10,000 بي 11,000 بمشكلة نية أنا بو صار ما تبخازاني من دال و إيه ئەی وەکو نەوت ئەم ساڵیش والله نوت نية بەرمیلی بە چەند ئەکردێ والله بازار برميل بده صدو 5,000 بو هوا بيشتر استانية نییە لەویست والله
ناوەڵ خۆ وڵاتی خۆمان لە ڕووی نەوت و سوتەمەنیەوە دەوڵەمەندە غازی سروشتی هەیە نەوتی هەیە بۆچی ئێستا براكم والله حموها بس انا ظالم بوتي يعني انه نادن هبو خلقه نظالم مشكلە چییە؟ والله انا ظالم من خلقي سوريما وهوسه بطلاجي من عرباناكي شيخاناها دوام بو عربانا وداناكي بو مال بخوا بو 20 روز 25 روز غازني الايمن باش ئێستا تۆ چای خانم هەیە اه باشە ئەمە ئێستا سعری بەتڵەکە ئاوا زیاد بووە تاسیر لەسەر ئیشەکەی تۆ ناکەم طبعا تاثير ذكي بس مجبورهم يعني اذا غازتنا بي انا كرم ايشكم والله بدي بحاول 570 دينار ینی بتڵەکە دەبێتە چەند بەکاملی ئەلێ تا 12000 13000 گرێ باشە پێشتر لە گەڕەکان بە چەندتان گۆڕ 8000 و نیو بوو پێشتر لە گەڕەکان 4 بۆ 5000 چۆتە سەر بەڵێ دوو بتڵیش دێناوە این تقریبان 10000 زیادر 8000 زیاتر یا زیاد ئەمە لەم زستانەیە بەم سەرماسۆڵەیە بارگرانی نییە بۆ سەر هاوڵاتی غازی بارگایی نەبێنە نەوتێ نە غازێ نە کارەبا هەیە نە کەسابەتیان هێشتووە ئەی چی ئەی کامە بارگرانیە ئینسان لەم وەزا ئەوە حاڵەت یادی ئەوە یە بە سعاتی وەستی بۆ سەری غازجا بەس نییە ئەمە شەیەکاکە بە پارەکە ئەبێ سەرش بگری تا بۆ گرانیش ئەرە وەڵڵا مەمنونیشنکەوا بۆ حاڵەوە دەستمان گوێی چی بکەین ماڵمناڵ ڕەخەباتەوە هیچ شتێک نییە وڵاتی خۆمان لە ڕووی غازی سروشتیوە زۆر دەوڵەمەندە ئێمە ئەیکڕین ئێمە غازمان لەژێەوە خەڵکی با بەس خۆمان ئەیکردین لە وڵاتانە بۆمان دێ بۆ وڵاتانی دیکەیە بەس بۆ خۆمان بەس بۆ ئێمە نییە ئەمە عیب نییە بە وڵاتێکی وەکو ئێمە 5-6 میلیۆن کەسە گیری خواردێ بەمەوە بێ لە سەرکردەکان بپرسی ینی تۆ خۆت لە من باشتر زانانی کابراایکی سەحەفی یعنی ماقولە تۆ لە وڵاتێکا ژێر نەوت و غاز و کانزایە تۆ خۆت دەستی نەکەوێ بەرمی لە نەوت بە 170هزار ئەمە لە چی شوێنێکی دنیاە تۆ خۆ نەوت بفرۆشی نەوت بکڕیتەوە دووبارە لە ئێرانەوە نەوت و بۆ بێ وعدیاندا خۆ بەرمی لە نەوت بدەنە هەموو ماڵ ئەوە بەڵێنیان زۆر داوە یەکەم بەڵێن نییەکەیدایەنە بەس تۆ ئێستا بۆ نمونە شخصیان ئەگەر شتێک پێ نەکری وعد بە کەس نادەی بڵێ بۆ دەکەم ئەوان کە پیان ناکرێت بۆچی ئێتەدەن ئەو دەقە دڵیان گەرمەکات نەسەر کورسێکە بەحسابی خۆیان خزمەت بە میلەت دەکەن کە دەستیان نەگەی بۆ پارەکە کە دەستیان گەی پارەکەی ترە مشتێکیان لە بیرەچێتەوە ئێستا غازی ماڵان بەتڵەکەتان چۆنە گۆڕنەوە وەڵام مەگەر واستێ بکەیت تەلەفۆن بۆ زەلامێکن بە واسە بۆمان بێنێکی نەخواستکوای پلانی هەیە لە گومرگا لە زەریبە لە قانونە لە مەرزەکانە زیادکردین باز تەنها لەوەیە حکومت زۆر بەخواتەوە زۆر بەهێزە لەنا لە پلانی بۆ خەڵکیش بەهێز نییە هیچ شتێک نییە یعنی ئەزمێکیان دروست کرد لەم وڵاتە خۆزگە هەم وڵاتە هەر قەترێنەوەی تیانە بووە بەساغەوم پێتەڵە حکومەتەکە فاشلە حکومەتە فاشل نەبێ ئاوا ناگات لە میلەتەکەی من ماڵە زانم ێستا لیترە نەوت لە ماڵەکان نییە یەک لیتر لەوت نە ماڵەکان نییە ئێمە لە وڵاتێکین کە حوتەمین وڵاتە بۆ یەدەگی غازی سروشتی بەڵام لەم وەرزی سەرما و سۆڵایە کە پلەی گەرمی زۆر دابەزیوە بە فروبارانێکی زۆر باریوە ئێستا غاز قەیرانی غاز دروست بووە هاوڵاتیان بە نرخێکی زۆر گرانتر لە جارانەی کردن وای لێ هاتوو ئێستا پەنایان هێناوە بۆ بەنزیخانەکان بۆی بتوان لێرە غازیان دەست بکەوێت تا بتوان لە ماڵەوە بەکاری بێنن وەکو هاوڵاتیان لێنن زۆر عیبەیە بۆ وڵاتێک کە ئەو هەموو دەوڵەمەندی هەبێ خاکەکەی پڕ بێ لە غازی سروشتی و لە سوتەمەنی بەڵام هاوڵاتیەکانی بەدەست بتڵێ غازەوە گیریان خواردبێت بە تایبەتی لە کاتێکی شاکە ئێستا وەرزی سەرما و سۆڵەیە و هاوڵاتی مەجبورەکە سوتەمەنی نەوت یاخود غازی سروشتی یاخود بەنزینی پێویستە بۆیە گلەیان لەوە هەیە هیچ پلانێکیان نییە بۆ ئەوی پێشەوەی هاوڵاتی بکەوێتە قەیرانەوە پلانێکی پێشوەختیان هەبێ ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببنەوە بەنامەیەم جارەی مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتانە